لە دوای تەقاندنەوەی بەنداوی نۆڤا کاخۆڤکا هەر یەکە لە ئۆکرانیا و رووسیا یەکتر بەو کردەیە تۆمەتبار دەکەن. پسپۆڕانی بواری سەربازیش کردە کە دەبەستنەوە بە نەخشەکانی جەنگەوە بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو بەرەکانی جەنگی خۆرهەڵاتی ئۆکرانیا ئەگەری هێرشی پێچەوانەیان هەیە و ئامادەکاریەکانی تەواو بووە. دەسەڵاتدارانی رووسیا سوپای ئۆکرانیا تۆمەتبار دەکەن کە بە موشکی هایمارسی ئەمریکی بەنداوەکەیان تەقاندووەتەوە. بە پێچەوانەشەوە دەسەڵاتدارانی کیێف بەرامبەریان بەو کارە تۆمەتبار دەکەن چونکە بەنداوەکە لەژێر کۆنتڕۆلی سەربازی ئەواندایە. جگە لەوەش زیانەکانی ئۆکرانیا لە ئەنجامی ئەو کردەیە لە رووسیا زیاترە. پسپۆڕانی سەربازی لەسەر بنەمای ئەو ئامادەکاریی چەند مانگێکە ئۆکرانیا هەوپەیمانە خۆراواییەکان ئامادەکاری بۆ هێرشی پێچەوانەی بەهار دەکەن. بە تایبەت زەویە نزمەکانی باشووری خۆرهەڵاتی ئۆکرانیا کە ئەگەری هێرشی گەورەی لێ دەکرێت پێویستیان بە وشک بوونەوەی زەوی هەیە تا زنجیری تانک و زرێ پۆشەکان بەباشی بەسەریدا بڕۆن. بەڵام بە تەقاندنەوەی ئەو بەنداوە هەزاران کیلۆمەتری چوارگۆشە جارێکی تر نوقمی قڕولیتەی ئەو ڕووبارە بووەتەوە. بۆیە گومانەکان لەسەر سوپای رووسیا کە بەو کردەیە دەیانەوێت نەخشەی هێرشی پێچەوانی ناوچەی خیرسۆن تێک بدەن و ئۆکرانیەکان ناچار بکەن بە گۆڕین و دواخستنی هێرشەکانیان. لە سەرەتای جەنگەوە دەیانجا دوولایانی جەنگەکە یەکتریان بە پێشێلکردنی ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکان تۆمەتبار کردووە. لەوانە قەسابخانەی بوچا و بۆمبارانی کوورەی ئەتۆمی زاپۆریشیا و تەقاندنەوەی بۆری گازی نۆرستریمی دەریای باکوور کە گازی سروشتی رووسیای دەگەیاندا ئەڵمانیا. بەنداوی کاخۆڤکا بە یەکێک لە بەنداوە گرنگەکانی سەر ڕووباری دەنیپرۆ دەژمێردرێت کە بۆ ئاوی خواردنەوە و سارکردنەوەی کوورەی ئەتۆمی زاپۆریشیا و وزەی کارەبا و لە هەندێک حاڵەتیشدا بۆ ئاودێری بەکاردەهات زیانێکی گەورەی بە ژێرخانی ئۆکرانیا و پرۆژە استراتیژیەکانی گەیاندووە. هەرچەندە ڕووسەکان دەڵێن دەسەڵاتدارانی کیێف چەک و تفاقی جەنگی پێویستیان نیە بە تایبەتی فڕۆکە و تەقەمەنی تۆپخانە و موشکی بۆ ئەنجامدانی هێرشی گەورەی پێچەوانە. بەڵام لە وەڵامی وۆڵ سترین جۆرناڵی ئەمریکیدا کە پرسیاری کردبوو لەبارەی ئامادەکاریەکانی هێرشی پێچەوانە بۆ ئازادکردنی زەویێداگیرکراوەکان ڤڵۆدمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاند لە هەموو قۆڵەکانی بەری جەنگەوە گشت ئامادەکاریەکان تەواو بوون بۆ دەستپێکردنی هێرشی پێچەوانە.